بەڕێزان ئەمڕۆ 27 یانزەی 2023 لەم کاتەی کە ئێمە ئەم کۆبوونەوەیمان ساز کردووە و لێرە کۆبووینەتەوە چەندین ڕووداو هەیە لە جیهانە ئەگوزەرێ. یەک لەو ڕووداوانە کە زۆر ڕووداوێکی ئازاربەخشە 2 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر ڕووداوی نقمبوونی بەلەمێکی پەنابەران لە دەریای مانش بەداخەوە، دەریای مانش لە بینی بریتانیا و فەرەنسا کە زۆربەی سەرنشینەکانی خەڵکی وڵاتی خۆمان بوون و کورد بوون. پێم وایە لێرە لە ناو ئەندامانی ڕێکخراویدا تۆپشە کە سوکاری ئەو قوربانیانە ئەو شەهیدانە بوونیان هەیە. ئێمە نەمانتوانی ئەم کۆبوونەوەیە ئەنجام بدەین و یادی ئەوان نەکەینەوە. ئەمڕۆ لێرە ئێمە یادی ئەوان بەرز ڕاگرین، دووبارە سەرخۆشی لە خێزانەکانیانەکەین، سڵاو بۆ گیانی پاکیانە نێرین و هیوادارین ئەو سێ کەسەیان کە تاوەکو ئێستا سەرنگونن چارەنووسیان دیار نییە، چارەنووسی ئەوانەش دەرکەوێ و ببرێنەوە زێدی خۆمان لێ بنێژێن و ئاوێ بێبەدڵی کەس و کارەکەیانە. بێچارەکەم لەگەڵ قەدەریش ناکرێ، ئای چەند سەختە ئازارەکەم ڕۆڵە دەلایلایە کۆرپەم دەلایلایە